ئەوەی کە هاوسەرەکەم وەفاتی کرد دەستمان کورت بوو، باری مادیمان زۆر خراپ بوو. لە دوای ئەوە کە ئەوەنە باری مادیمان خراپ بوو، سوپاس بۆ خۆ مسلمانان یارمەتیان نیاین، بەڵام هیچ کاتێک وەکو ئەوە نییە سێبەری پیاوێک لەسرت بێ. دەی من جاری وا هەبووە دەردەدڵم بۆ لای براکەم کردووە، وتومە من ئەمەوێت زەواج بکەمەوە. گوێتی ئاخر تۆ زەواج بکەی سەرکەوتوو نابی، دوو جار زەواجت کردووە. یا پێتەڵێ بۆ چیتە؟ پێمەڵێ بۆ چیتە؟ پێی وتوم بەجددی پێی وتوم، هەر لە ژیانی سەراحەتی خۆمە ڕاستە برا گەورەکەم هاوڕێمە، عنی جاری وا هەیە تەنانە شتی زۆر شەخسی پێ ئەڵێم. لە هەمان کاتا ئەمەنەی ڕەشبین کردوم، ئەمە نەشتە ڕەشبینیەکانی پیشان ناوم، توێتی ئەمە بەسەریە ئەوە بەسەریە ئەوە بەسەریە. ئی پاشە وتم باشە تۆ لای خواوە هاتووی؟ وا بەخۆ منم سەرم لەبەر خۆرسپی نەکردووە. ئێخر باشە ئینسانەتان نەکەوێتە ناو حاڵەتە ڕاستیەکانەوە، ئینسان زۆر جار شتەکان نازانی وا ڕوو ئەیان نا، بەڵام لە هەمان کاتە یعنی من زۆر جار هەوڵم ماوە لێم تێ بگا من فەراغێکم هەیە تۆ لێم تێ ناگەیت. ئەمە جاری وا بۆ زۆر هەوڵم ماوە، ئاخری دەمتوانی وتم کاکە من لەلایەنی جنسی و پێویستمە. باش وتم ئەگەر بەیانی هەڵەیەک لەم خوشکت ببیستی نایکوژی؟ وتی وەڵا خۆشم دڵم نەیە بتکوژم بە ئامۆزەکان مەڵێم. ڕێک ئەمە جوابی براکەم بووە. باشە تۆ لە کاتێکا وا ئەڵێی ئەی بۆچی نایڵی بە ئاشکرا زەواجکە؟ بۆچی کار ئاسانیم بۆ ناکەیت؟ لە کاتێکا بە حسابی خۆی کار ئاسانیم بۆ ئەکا، کار ئاسانیەکەی ئەوەیە ڕێگە خراپەکانم شانەیە ئەمانە و بەسەرێت. ئەی تۆ بۆ ناڵێی بڕۆ تەجروبەکە تاقی کەرەوە، کێڵێ لەمەیانە سەرکەوتوو نابی. ئەمە یەکەم تەجروبەیەک بوو، خۆی گەورە بیستی لەسەری بوو، ئەمە یەکەم و دووهەمیش. بەڵام دووهەم مردن بوو. هەرچەنە لە کۆمەڵگاکەی ئێمە وا بیرەکەنەوە ئەوەی تەلاق بدرێ بە چاوێکی زۆر بەداخەوەوە، ئەڵەمە چاوێکی سووک سێر ئەکرێ، تۆزێک ئەوەی مێردەکەی مردبێت تۆزە شخصێتێکی هەیە. ئەوەی کە منی کوشتووە و تا ئێستا زۆر زۆر خەفەتی پێ ئەخوام وشەی بێوەژنە. باوەڕێ بێ مامۆستا، وشەی بێوەژن زۆر 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 بەی ئافرەتە بێوەژنەکانی کوشتووە. ئاخر بێوەژن یعنی چی؟ ئێمە خوای گەورەم تەجروبەی بەسەر مناهێناوە. بۆچی ئەبێبێت بە وشەی بێوەژن بکوژێم لە کاتێکا بەداخەوە کە زۆربەی ئەو پیاوانەشی کە بەداخەوە ئەڵێم هەنێکیان ئیلتیزاماتی دینیشیان هەیە، سیرەکەی لە ئافرەتە بێوەژنەکان خۆیان نزیکەکەنەوە ناوی پیرۆزی ئەو ئافرەتە پاکە پیس ئەکەن، بەداخەوە لە ژیانی منا ڕوویاوە. باشە بۆ بە ناوی دینەوە یاخود بە ناوی یارمەتیەوە هی ناوی من ناشری نەکەیت کە ڕوویاوە لە ژیانی خۆمە. ینی بەڕاستی من زۆر زۆر بەداخەوم بۆ ئەو پیاوانەی کە بە ناوی دینەوە یەن بە حساب یارمەتی مادی مناڵاتیوەکان ئەیەن، بەس چاوی تەماحیان لە تۆی ئافرەت یا لە تۆی بێوەژنە. ئەمە زۆر زۆر هیوادارم ئەم دیاردە بگۆڕێت. حەڵەتیەوە بەسرە هاتووە؟ بەڵێ بە ناوی یارمەتیەوە. باشە هاتو خۆی لە من نزیک کردوێتەوە، من وام زانیوە نێتی پاکە. باشە بەس دوای سێرم کردووە نێتەکە 180 پلە جیاوازە. ئەسڵەن متوێتی لەبەرخوا، بەڵام سێرم کردووە بەداخەوە ئەم قسە ئەەکەم، داوای کاری خراپی لە من کردووە. باشە بەس لەبەرەوەی بێوەژنم، بەس لەبەرەوەی وشەی بێوەژن لەسەر ناوی منە؟